وتووکەی حەمەزلە کە کەسێک خاوخلیچک بێت لە ئیشدا بەتایبەت ئەگەر لە سەرەتادا بە خاوخلیچکێکی دەست پێ بکات و دواتر نەوەستێتەوە یان ئیشێکی زۆری پێ بچێت لە سلێمانی پێی ئەڵێن ئوتۆکەی حەمەزلەیە. محەممەد ساڵح فەتاح ساڵی 1916 لە سلێمانی لەدایک بووە، بەهۆی بەرزی باڵای و کەتەیەکەیەوە بە حەمەزلە ناوبانگی دەرکردووە. یەکێک بووە لە پیاوە قسە خۆشەکانی شار و هەمیشە کۆڕوودانیشتنی لەگەڵ هاوڕێیانیدا پڕ بووە لە نوکتە و سەرگوزەشتەی خۆش و پێکەنی. لە ساڵانی 45 سەدەی ڕابردوودا حەمەزلە کاری بەرگدروی و ئوتو چی بووە. دوکانەکەی لە تەنیش دەرگای سینەمای سیروان بووە. لەو سەردەمەدا ئوتوی خەڵوزی بەکارهێناوە چکە ئوتوی کارەبایی لە شارەکەدا نەبووە، بۆ یە کاتێک ویسوتی جل ئوتو بکات تا خەڵوزی گەشاندۆتەوە دواتر کردوێت یا ئوتۆکە و چاوەڕێی کردووە ئوتۆکە گەرم بێت پێی. کاتێکی زۆری ویسووە بۆ تامایی بێتاقەتی توانجەدانی هاوڕێ و کڕیارەکانی. دواتریش ئوتۆکە کاتێکی زۆری ویستووە تا سار بۆتەوە. ئەوە ژوای کردووە لەناو خەڵکیدا ببێ بە باوکە ئیشێک زۆر بخەیانێک تا دەست پێ دەکات دەڵێن بووە بە ئوتۆکەی حەمازلە. یان کەسێک بەخاوی دەست بە ئیش بکات و دوایی نەوەسێت پێی دەڵێن ئوتۆکەی حەمەزلەیە، درەنگەرم ئەبێت و کە گەرمیش بوو سار نابێتەوە. لە کۆتایی پەنجاکاندا محەممەد ساڵح پیشەکەی دەگۆڕێت و دەست دەگا بە کاری کوشنچێتی و ساڵی 1965 دەچێتە بەغداد و لەسەر ئەو پیشەیە بەردەوام دەبێت. ڕۆژی 22/6/1970 لە بەغدا کۆچی دوایی دەکات و لەسەر وەسێتی خۆی تەرمەکەی دەهێنرێتەوە لە گردی سێوانی سلێمانی دەنێژرێت.